نزیکەی هەر وشەیەکی کورمانجی کە ئەمڕۆ لە لاپەڕەی کتێبێک، گۆڤارێک یان ماڵپەڕێکدا دەیبینیت بە ئەلفوبێیەکی تایبەت نووسراوە. پیتە جیاوازەکانی وەک وەکس بۆ دەنگە کوردییەکان ئافرێنراون. ئەم ئەلفوبێیە شێوەی ستانداردکراوی ئەو ئەلفوبێیە کوردییە لاتینیەیە کە ئەمڕۆ لە تەواوی باکوور، ڕۆژئاوا و دیاسپۆرادا بەکاردەهێنرێت. ستانداردکارەکەی جەلادەت عەلی بەدرخانە. ئەو نەک تەنها زانایەکی زمانناسی بوو، بەڵکوو تەلارسازی هۆشیارییەکی نەتەوەیی مۆدێرنیش بوو. بنەماڵە و ژینگەکەی جەلادەت عەلی لە ساڵی 1893 لە ئەستەنبوڵ لەدایک بووە. بنەماڵەی بەدرخانیەکان کە لە میرە کۆنەکانی جەزیرەی بۆتان بوون، لە سەدەی 19هەمدا لە دژی ئیمپراتۆریەتی عوسمانی ڕاپەڕی بوون. دوای تێکچوونی ڕاپەڕینی بەناوبانگترین میر، بەدرخان بەگ، بنەماڵەکە دوورخرانەوە، نەفیکران. بەڵام ئەم دوورخستنەوەیە نەبووە هۆی شکست. لە ئەستەنبوڵ، بنەماڵەی بەدرخان بوونە یەکێک لە ناوەندە هەرە گرنگەکانی ڕۆشنبیرانی کوردی سەردەمی خۆیان. باوکی جەلادەت ئەمین عەلی بەدرخان لە بزوتنەوە سیاسیە کوردیەکانی سەرەتای سەدەی 20دا شوێنێکی گرنگی هەبوو. جەلادەت و برایەکەی کامەران لەم ژینگە فرەزمان و زانستیەدا گەورە بوون. ئەوان لە سەرەتای ژیانیانەوە فێری کوردی، تورکی، عەرەبی، فارسی و دواتر فەرەنسی و ئەڵمانی بوون. خوێندن لە ئەڵمانیا دوای جەنگی جیهانی یەکەم. جەلادەت بۆ خوێندنی باڵا چوو بۆ ئەڵمانیا. لە زانکۆی میونشن یاسا و زمانناسی خوێند. ئەم پەروەردە ئەوروپیە کاریگەرییەکی قوڵی لەسەر دید و تێڕوانینی ئەو هەبوو. ئەو بینی کە زمانە ئەوروپیەکان بەهۆی ئەلفوبێی تایبەت و ڕێزمانی سیستماتیکەوە چەندە پێشکەوتوون. بەمەش گەیشتە ئەو باوەڕەی کە زمانی کوردیش بە هەمان ڕێگە دەتوانێت ببێتە زمانی زانست و ئەدەبیات. سەرچاوە کۆنەکانی ئەلفوبێی لاتینی پێش ئەوەی باس لە کارەکانی جەلادەت بکەین، دەبێت خاڵێک ڕوون بێت. جەلادەت یەکەم کەس نەبوو کە ئەلفوبێیەکی کوردی لاتینی پێشکەش کردبێت. پێش ئەو، لە ئەرمەنستانی سۆڤیەت، دوو زانای تری کورد پێشەنگی ئەم ڕێگەیەیان کردبوو: عەرەبی شەما و ئیسحاق مارۆگۆلۆڤ لە ساڵی 1928دا ئەلفوبێیەکی کورمانجی لاتینیان داڕشتبوو کە پیتی تایبەتی بۆ دەنگە کوردییەکان تێدا بوو. 2 ساڵ دواتر، لە ساڵی 1930دا، ڕۆژنامەی ڕێیا تازە لە ئەریوان دەستی بە وەشان کرد و بووە یەکەمین ڕۆژنامەی کورمانجی بە ئەلفوبێی لاتینی. ڕێیا تازە تا ئێستاش دەردەچێت و یەکێکە لە کۆنترین ڕۆژنامەکانی زمانی کوردی. جەلادەت خۆیشی لەم کارانەی کوردانی ئەرمەنستان ئاگادار بوو. لە گۆڤاری هاواردا باسی ڕێیا تازە و کارە زمانەوانیەکانی کوردانی سۆڤیەتی کردووە و ڕێزی لە ماندووبوونی هاوڕێکانی لە ئەرمەنستان گرتووە. بۆیە کاتێک دەڵێین جەلادەت ئەلفوبێی کوردی لاتینی ستاندارد کرد، ڕاستییەکی مێژوویی دەڵێین، نەک ئەفسانەیەک. بزوتنەوەی هاوار و ستانداردکردنی ئەلفوبێ دوای دامەزراندنی کۆماری تورکیا و قەدەغەکردنی زمانی کوردی، جەلادەت ناچار بوو وڵات بەجێبهێڵێت. چوو بۆ دیمەشق کە ئەو سەردەمە لەژێر سایەی فەرەنسادا بوو.
لە ساڵی 1932 دا گۆڤاری هاواری دامەزراند. هاوار تەنها گۆڤارێک نەبوو، بەڵکو تاقیگەیەک بوو بۆ دروستکردنی کوردییەکی نووسراوی یەکگرتوو بۆ کوردانی باکوور و ڕۆژئاوا. لە لاپەڕەکانی هاواردا جەلادەت ئەلفوبێیەکی کورمانجی لاتینی پێشکەش کرد کە پشتی بە کارە کۆنەکانی سۆڤیەت بەست بوو، بەڵام لە هەمان کاتدا هەندێک گۆڕانکاری و ئاسانکاری تێدا کردبوو. ئەو سوودی لە ئەلفوبێی نوێی تورکی لاتینیش وەرگرت و پیتی تایبەتی بۆ ئەو دەنگە کوردییانە زیاد کرد کە نە لە تورکیدا هەبوون و نە لە سیستەمەکەی سۆڤیەتدا بەو شێوەیە بوون. لە ئەلفوبێی جەلادەتدا هەر دەنگێکی کوردی بە پیتێک نیشان دەدرێت و ئەم سیستەمە ئەمڕۆ بووەتە ستانداردی تەواوی کوردانی باکوور، ڕۆژئاوا و دیاسپۆرا. بەرهەمە زمانەوانییەکان جەلادەت بەدرخان لە ڕووی زانستییەوە چەندین بەرهەمی قووڵی نووسیوە. بەرهەمە بەناوبانگەکەی بە ناوی بنەماکانی ڕێزمانی کورمانجی بنگەهێن گرامرا کورمانسی کە بە هاوکاری ڕۆژهەڵاتناسی فەرەنسی ڕۆژێ لێسکۆ نووسراوە. یەکەمین ڕێزمانی زانستی زمانی کورمانجییە. لەم بەرهەمەدا ئەو بە میتۆدی زمانناسی مۆدێرن هەموو لایەنە ڕێزمانیەکانی کورمانجی دەپشکێنێت. هەروەها فەرهەنگی کوردی ئامادە کرد، وانەکانی زمانناسی لە هاواردا بڵاوکردەوە و نووسەرانی گەنجی کوردی بۆ نووسین بە ئەلفوبێی نوێ هەندەدا. لەنێو ئەو نووسەرانەی لەگەڵ جەلادەتدا کاریان دەکرد کەسانی وەک جگەرخوێن، عوسمان سەبری و برایەکەی کامەران بەدرخان هەبوون. میرات و ئەنجام جەلادەت عەلی بەدرخان لە ساڵی 1951 لە دیمەشق دوور لە نیشتمانەکەی کۆچی دوایی کرد. ئەو لە تەمەنی 58 ساڵیدا بوو. لە کاتی مردنیدا نەدەزانرا کە شێوەی ئەلفوبێیەکەی دەبێتە هێمای سەرەکی ناسنامە بۆ گەلەکەی. بەڵام ئەمڕۆ دەبینین کە ئەم فکرەی ئەو بە تەواوی چەکەرەی کردووە. گرنگی ئەو بۆ مێژووی کوردی لە 3 خاڵدا کورد دەبێتەوە. یەکەم، ستانداردکردنی ئەلفوبێ. ئەمڕۆ نزیکەی هەر کتێب، گۆڤار و نووسینێکی کورمانجی لە باکوور، ڕۆژئاوا و دیاسپۆرا بە شێوازەکەی ئەو دەنووسرێت. دووەم، ڕێزمان لە هەر زانکۆیەکی جیهاندا کە کورمانجی تێدا بخوێندرێت. سەرچاوەی سەرەکی بەرهەمەکانی جەلادەتن. سێیەم، ڕێگە و میتۆد. ئەو نیشانیدا کە زمانێکی بێدەوڵەتیش دەتوانێت خاوەن ئەلفوبێ، ڕێزمان و ئەدەبیات بێت و کار و چالاکی کوردانی پارچە جیاوازەکان دەتوانن پێکەوە زنجیرەیەکی زانستی پێک بهێنن. بۆ قوتابیانی زمانی کوردی، تێگەیشتن لە جەلادەت بەدرخان تێگەیشتنە لە ڕێگی ئەو ئەلفوبێیەی ئەمڕۆ پێی دەخوێنین. بەڵام با لە یادمان نەچێت پێش ئەو عەرەبی شەماو، ئیسحاق مارۆگۆلۆڤ و ڕۆژنامەی ڕێیا تازە لە ئەرمەنستانی سۆڤیەت ڕێگەیان بۆ ئەو ئەلفوبێیە کردبووەوە. جەلادەت ئەو ڕێگەیەی دەوڵەمەند کرد، سیستماتیکی کرد و گەیاندیە ناو کوردانی باکوور و ڕۆژئاوا. بۆیە هەر پیتێکی کوردی کە دەینووسیت میراتێکی هاوبەشی کوردانی هەموو پارچەکانی وڵاتە.